وەفدی کە ئەو ڕۆهاتبوو بە سەرۆکاتی جێگری ڕئیس پەرلەمانی بەڕاستی شتێکی جوان بوو، پێمان خۆش بوو. پێمان خۆشە لە نێزیکەوە ناو بەردەڕەشی بگەڕابە کە بەردەڕەش هیچ شتێکی لۆ نەکرایە لە سەدا هەتا ئێستا کە لە 185 جادەکانی ناو بەردەڕەشی قیرتاو نین، هەتا ئێستا کە خەستخانەیەکمان نییە، هەر نەخۆشێکمان هەبی دەوی نەقل لە بۆ ئاکرێ بکەین. بەڕاستی قەزایەکە لە هەموو شتێک بێنازە و هیچی بۆ نەکراوە. ئێمە داوا دەکەین ئەو شاندەیە بەڕاستی شان بن ئیش بکەن بۆ شاری بەردەڕەش. خۆی لە خۆی داهاتنی ئەو شاندە شاندی پەرلەمانی کوردستان بۆ بەردەڕەش گرنگیدانە بەو ناوچەیە، لەبەر ئەوەی ناوچەی بەردەڕەش ناوچەیەکی بە پیت و بەرەکەتە لە زۆر بوارەوە دەوڵەمەندە. بەڵام هەم هەندێک کەم و کوڕی هەیە پێمان خۆشە، ینی ئەو بەڵینانەی دایاننا بیان بەنە سەر لە هەندێک ڕووە کەم و کوڕی بەرچاو زەقمان هەیە لە بواری تەندروستیە، لە بواری ڕێگەوبانە، لە بواری بەروبوومی کشتتوکاڵیە. دەستخۆشیانە دەکەم کاتونە بەردەڕەش بەستاکو ئێستا بەڕاستی بەردەڕەش فەرامۆش کراوە لە هەموو لایەکەوە. ڕێگاوبانی تەواو نییە، ڕێگاوبانەکانی بەڕاستیەوەی بە نیوەچەری بەجێهێشتراوە. باسی خێرەکی بکەم محلەیەکە لە بەردەڕەش تاکو ئێستا بەڕاستی خزمەتگوزاری سفرە. ئەمە داوا دەکەن بەڕاستی کردار هەبێتن، قسەکردنمان نایە، بەڕاستیشانمان نایە، بەس سەردانی بەردەڕەش بکا بەبێ کردار. حەز دەکەن بەڕاستی کرداری هەبی ئیشی هاوڵاتیان ڕابپەڕێنێ.